بەڕێزەیەک نووسیوێتی لەبارەی خێرخوازی بەشێکی کەمی بۆ خۆی دەبات. نەخێر ئەمە لەوەتەی هەین لەناو ئەم کاری خێرخوازیەیە پێشتر هەر هەبووین لە ناو ڕادیۆیە. من زۆر جار باسم کردووە کاتی خۆی لە ڕادیۆ لە ماوەی حەوت ساڵ ئێمە کاری خێرخوازیمان کرد، حەوت ساڵی ڕێک لەم کاری خێرخوازیە هیچمان بۆ ڕادیۆ لا نادا و هیچمان بۆ کارمەندیش لا نادا. بەڵام سیارەیەکمانە بوو ئیشمان پێکرد، ئەم سیارەیە ماندوو بوو، کڕۆنە بوو، مۆدیە شتاکان بوو، وای لێ هەد ینی تۆ مەکینەی گێڕی تایەی نەڕۆنی نازام چیتر وردەوە حسامان کرد تقریبن بە خلالی ئەو 30 ساڵە 25,000 دیناری سویسری ئەو کاتە لێماندا. دوایی کە چوونە لای مامۆستا سەلاح ئەمیداری گشتی گوتوتی کاکە بێ 25,000 دەرکەنە دەرەوە، سیارەکەمان فرۆشت و 25,000ەکەمان خستۆتە ناو پاری خێرخوازیەوە. بەڵام لە ئیشی کاری خێرخوازی ئێستا تۆ بۆی بچی بەڕێوە بە پێی شەرع 105 بۆ 7 ئەتوانی دابنی لە پارەی زەکاتە نەک لە پارەی ترە. من بەش بە حاڵی خۆم لە پارەیە کە دێت سەدەقە بێ، پارەی مناڵی هەتی و بێ باوک بێ، مزگەوت بێ، هەرچی شتێک بێ لای نادەم ئیلا لە پارەی زەکات شەرعەن وایە چونکە بە نەسەن ئاەت خوا جێی کڕۆتەوە فەرمی والعاملینە عەلەیها، عاملینە عەلەیها نەک بۆ خۆتی بخۆی باشە بۆ ئیشەکە ببەی بەڕێوە بۆ ئەو کارمانەی کە لەگەڵتن 105 لە ڕووی شەرعەوە 5 بۆ 7 حەسەبی حاڵەتە ئەتوانی دایریتە ئەولاوە ئەوە بۆ ئیشەکە. بەڵام من ئەوەی کە بینیم تەنانەت دوێنێ یەک لەو دەستگایانێک کە خێرخوازی و ئیسلامیشە و ناوێ گەورەشی هەیە، هەنی ژنێک گوتم بۆ ناچی بۆ ئەوتی مامۆستا چوومە من ملیۆنێک مەوتیانە ئێمە ئەگەر بانگەوازت بۆ کەین لایکەم سەتاچلی بۆ ئێمەیە. ئێوتم کاکە بە چ شەرعێ؟ یعنی هەر بەرنامەیەک ئێستا لە زۆربەی کەناڵەکانە بینم، یعنی کابرا مەلایە بینم لە 100 بۆ 50 بۆ خۆی دائەنێ بە هیچ شێوە جائیز نییە. یعنی من یەک دیمەنێت بۆ بجێڕمەوە، یعنی مناڵ هەبووە بۆ ئێرە 250 دیناری هێناوە یان 1000 دینار هێنێ، من چی بگێڕمەوە؟ هەین بەجددی چی بگێڕمە؟ ناتوانانی بگێڕیتەوە. دۆ من بە خەڵکم نەوتووە ئیگەڕمەوە. ئێستا ئەگەر تۆ 50,000 بۆ من بێنێلم کاکە من 5,000 دادەم حەقی خۆمە ئەو کاتە، بەڵام ئەگەر نەیلێم بە کەیفی خۆم بگێڕمەوە بە هیچ شێوەی حەڵال نییە و بە هەموو خێرخوازەکان شمتووە ئێمە پارە نەدێنەوە. ئەگەر لام دایەتە پارەم لادایەتە ئەولاوە ئەو بۆ خەڵکی بزانن چونکە پارەهێنان ئاسان نییە. یعنی بەس ئەمڕۆ نزیکەی من 50 ڕقم بۆ هاتووە بۆ عائیلێکی یەتیم، یعنی ئێستا ئەوەلێ بەجیا دامناوە ناتوانم دەستکاری بکەم. ئەگەر پارەمان لا بدەێت تا ئێستاکە 16 ساڵە ئێمە ڕێکخراومانێ سیارەمان نییە باشە 16 ساڵە خانومان نییە. ئێدەوەرە کابرا ببینە مەزرعی هەیە بۆ خۆی نەکەر خانووی نییە، خانووی 45 هەیە لە باتی باوەڕکە شوقەیان کڕیوە شوقە خستەخانەیان دانەوە فڵانیان دانەوە ئەنوا ئەشکال بە خۆیان دایان بچۆ دانراوە من نازان ئەو پارێ چۆن دابەشەکرێ. ئەبێت مەسەن بۆ نمونە من بانگەوازێکم کرد بۆ عایلەی یەتیم، خانوویەکێوێ خانووکە بای چەنە 3 دەفتەرە، من بۆ ئەم عایلێ چەندم بۆ هات 6 دەفتەرم بۆ هاتووە. لەم 6 دەفتەرە چی لێکەم؟ ناچم بیکەم بۆ خۆم بۆ خانوو بڵێم وەڵام مادەم زیادە بۆ خۆم وەک بەختەوەری با خانوویەکم هەبێ باشە ئەی چی لێکەم؟ ئەیدەمە خانووی یەتیمی تر بەسایی ئەوەوە دوو عایلێتریشە بن بە خاوەن خان. بەڵام ئەوانی تر چیەکە نەدی ڕێکخراو هەیە ئەگەر نەخۆشێک پێویستی بە 2 دەفتەر بوو بێ 10 دەفتەری بۆ هاتووە. من نەخۆشە زانم 2 دەفتەری ویستووە 30 دەفتەری بۆ هاتووە 28 دەفتەری تریان لاداوەتە ئەولاو. ئێوە جەریمەیە کاکە ئەو 28 دەفتەرە ئەسڵ وایە چی لێ بکەی؟ تۆ 28 نەخۆشی پێ عیلاجکە یەکی دەفتەرێکێ یەکێ زەرعی کلێ یەکی فڵانیەوێ نەک بچی بیدەی بە عەرز و بیدەی بە باون بینە نازم چی لێ بکەی. ئەمە الحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە لەوەیە زۆر دڵمان خۆش.